خوا من بکوژێ، خوا من لە ناوبەرێ، خوا من بەرێتەوە بۆ خەزێنەکەی خۆی. چێ دایکە گیان خوانەکە بۆ ئاڵێ بۆ ئەو ژیانە کە منی تێکەوتم. بۆ ژیانە عیبی چێدایە گیان؟ ئای گەرەزانی چیم بەسەر هاتووە. ئای چی بووە؟ بۆ قوڕە پێوی چی بووە؟ ئۆه لەو خەفەتە ئەمڕۆ چوو بە دڵما. باشە بەهۆی ماڵم ناڵەوەرە دانیشە بە دیاریانەوە لە ئاخیریشە ئاوا بشکێتەوە بەسەرتا. بۆچی دایکە گیان ئێمە چیمان کردووە؟ جا چیتان نەکردووە؟ ئەگەرەزانی چی بووە؟ چی بووە؟ ئەمڕۆ ڕۆشتمە دەرەوە چاوم کەو بە کێ؟ بە نەرمینی ئامۆژنە. جا قەیچێکە دایکە چی بوو یانی نەرمی چی بووە؟ قەیچیەکە؟ ئەگەرەزانی چی بوو؟ ئەگەرەزانی ئەممەنەی قسە پێ بوو وتی با بچینە لێو دانیشتنی وەرە تۆزە قسە بکەین. وەرە هەر ئەوەنە وتی وەرە با دانیشین ڕێک نییە دڵم خەری و بۆستێ وتم بەخوا دیارە شتێکی زۆر مهمەیە وەڵا سەیرەکەم یەکسەر وتی شەربەتێکی هەناریشم بۆ بێنن یەکسەر دڵم شتێکی کرد زانیم شتێک هەیە قڵب دەستەیە دەستی کردو بە خواردنەوەی شەربەت و قسەم بۆکە ئەڵێ ئێوە چیتان کردووە حیا و شەرەفی ئێمەتان بردووە مەگەر خوا بزانە چی دەبێکی کردوتەوە لەسەر شوکردنەکەی تۆ بۆ شوکردنی من چی کردووە شوم کردووە تاقۆ عالەمە ئەیود تۆ چۆن لە دوای مەحێدین شتی واو کردووە بەخوا ئەیود مەگەر خوا بزانێ ئاکۆ چیەکە لەسەر ئەوەی کە هاتوتە شەکرا خواردنەوەکەی تۆ بۆچی دایکە مامە ئاکۆ چی وتووە؟ ئەیود من چۆن هاتوومەتە شەکرا خواردنەوەی لیمۆ کە سەر بە هەوێ شوو بکە بەدزیەوە دایکە گیان هەرە بۆ بیزانن هەر ڕۆژێ بێ دەرەکەو بەس تۆ یەک شتی تر نەڵێ مامە سیروان زانیوێتی بەخوا ئەیود سیروان زانیوێتی دڵشا زانیوێتی ئەوە ئاکۆ خۆیەر لەولاوە خوا بزانێ ئەیود چی ئەکەن هەر هەموویان تووڕەن ئەمەنە تووڕەن نەبێتەوە ئەیود توانە چۆن ئەم کشە سەر بە هەوێ شووی کردووە و گوایە سعدی مناڵێکیشی هەیە یەک دنیا قسە هەیە یەک دنیا قسە هەیە دایکە گیان ئێستا من قوڕی پێ بکەم بەسەر بە ئێستا کاتی ئەوە هاتووە ئیتر ئاشکرای بکەی دایکە چی ئاشکرا بکەم بچمە بەردەم ژنەکەی بڵێ من ژنی دووەمی سعدیم ئەوە بێ کێشە بۆ من و سعدیش دروستە بێ جا بۆ کێشە بۆ تۆ دروستە بێ بۆ سعدیە سعدی کەیفی خۆیەتی چۆن مشکلەی خۆی حەلەکە حەلیکە ئەو پەیوەندی بە ئێمەوە نییە دایکە گیان ئەنجامەکەی باش نابێ ژیانی من تێکەچێت کچم بۆ باش نابێ بۆ ژیانە تێکەچێ خۆ ناکرێ ئێمە تا سەر ئاوا بەدزیەوە بین ئەو مامەکانە قبوڵ ناکەن دایکە گیان من ناتوانم ئەوە بکەم باشە تۆ ناتوانی ئەزانی چی بکە کاتی هاتووە ئەزانی بە کێڵیت بە بڕیاردەری ماڵم کێشە حەلکەری ماڵم کێ بێژەن دایکە بێژەنی چی وەڵڵا سعدی بزانێ حیا و شەرەفمە بات کەیفی خۆیەتی سعدی تۆ تەلەفۆنەکە بۆ بێژەن بڵێ بێژەن وەرە ئێستا یەکسەر حەلیەکات یعنی ئەوە تەلەفۆنی بۆ کەم ئێستا هەنکەرە بابێتەوە قورئان دایکە زانم ئەمە باشیش نابێ بەڵام چی بکەم کاکە هەڵیگرات ئەلو چیە سەوتە کاکە ئەلو ئەلو لیمە چۆنی ئەوە لەکوێی لە مەزبەحم مەزبەحی چی کاکە چەند مەتریە 6 مەتری ئەلو بێژەن ئەلو ئادایە مەزبەحی چی کوڕم تۆ لە تەشتی ئاواخم کێی وەڵامێ خۆم فێرمەلەکەمدا ئەم ساڵ بە تەمام بچمە بتوڵە کورە کوڕم بیکە لە ڕای خوا بەس خەم و خەفەتم بەنێ دڵم بە بەریەوە نەماوە کوڕم مەزبەحی چی و دەورەی چی و شتی چی وەرەوە کوڕم ئیشمان پێتە ئەرە تۆ بۆ دایمە من بەکەم مەزانی ئەرە تۆ یەکەم بکەیتەوە کوڕم بە قوربانە بم مەسبەح وشت بە کەڵک نایە تۆ باڵای تۆ مەسبەحیان نەوتۆ وەرەوە کوڕم وەرەوە تو خوا بێژەن بیکە لە ڕای خوا وەرەوە بۆ کاکە حەقتان شێ بەسەر منەوە بۆ بێمەوە کوڕم تۆ وەرەوە کە هاتی تۆ پێتەڵم ئیشێکی زۆر گرنگ هەیە ناکرێ ئێستا باسیکەی ناکرێ ئاوانە بێ وەرەوە بۆ ماڵەوە وەرە بە قوربان لە ماڵەوە قسەی لێکەین دە وەرەوە کوڕم وەرەوە باشە باش کاپتن عەدنان ئەواتم کاکە داشی خستەوە نەخنکی نازام ئاو قوپە پوشتیە کرد نەخنکی ئەو کوڕە خوا